تەحسین تەها دەنگێکی هەمیشە زیندوو و نمرێکی هونەری کوردی. دەنگێک بۆ هەمیشە لە یادەوەری و سەرزمان دەمێنێتەوە. هەگبەی هونەری کوردی جوانتر و دەوڵەمەندتر کرد. ئەو هونەرمەندی نیشتمان و کوردپەروەری بوو. بە ئاواز و هۆنراوەی کوردانە بزوێنەری هەست و سۆزی لاوان بوو. تەحسین تەها لە ساڵی 1941 لە شارۆچکەی ئامێدی لە ناو بنەماڵەیەکی کوردپەروەر نیشتمانپەروەر لەدایک بووە و لە ناو خانەوادەیەکی نیشتمانپەروەر و هونەردۆستدا گەورە بووە. تەحسین تەهای هونەرمەند لە مناڵیەوە حەزی لە گۆرانی وتن دەکرد و لەگەڵ باوکی زۆر جار گۆرانیان پێکەوە دەوت. لە کاتی هەڕەتی گەنجیدا یەکەمین گۆرانی بە ناوی ئەشکەراناکەمیا لەبەروی دلی کە هۆنراوە و ئاوازی خۆی بووە لە ساڵی 1970دا لە بەشی کوردی ڕادیۆی بەغداد تۆماری کردووە. بەهۆی ئەم گۆرانیەشەوە ناوبانگێکی زۆری پەیدا کرد. تەحسین تەها خوێندنی سەرەتایی و ناوەندی لە ناوچەی مانگیش و باتوفە و شاری دهۆک تەواو کردووە و ساڵی 1960 چووەتە بەغداد و لە بەشی شانۆی پەیمانگەی هونەرە جوانەکان وەرگیراوە. ساڵی 1964 دوای چەندین جار گرتن و زیندانی پەیمانگای تەواو کردووە. هەر لەو ماوەی کە لە بەغداد خوێندوویەتی خۆی فێری ئامێری ئود و گۆرانی کردووە. باوەش بەردەوام هاتوچۆی بەشی کوردی ڕادیۆی بەغدادی کردووە و چەندین گۆرانی لەو ڕادیۆیەوە پێشکەش کردووە. بەهۆی گۆرانیە نیشتمانیەکانی چەندین جار لێپرسینەوەی لەگەڵدا کراوە. لە ساڵی 1963 دەستگیر کرا و لە زیندانی خەلفەستەدە لە بەغداد زیندانی کرا و دواتر لە بڕیارێکی لێخۆشبوونی گشتیدا ئازاد کراوە. لە نێوان ساڵانی 1960ەوە تا 1970 نزیکەی لە 120 گۆرانی لە بەشی کوردی ڕادیۆی بەغداد تۆمار کردووە. لە ساڵی 1988 لە شاری دهۆک چەند بەرهەمێکی بۆ ئەنفال و کیمیاباران تۆمار کردووە. گۆرانیەکانیش بریتی بوون لە دگەریا مندا هشک بوون، هەیبارانێ هەیبارانێ، من خەم دەریایەکە کوێرە وەی دنیایێ لە ساڵی 1991دا بڵاویان دەکاتەوە. هونەرمەند تەحسین تەها بە گشتی 8 ئەڵبۆمی بڵاو کردووەتەوە. بەشێک لە گۆرانیە بەناوبانگەکانی ئەم هونەرمەندە دەنگخۆشە بریتین لە گوڵی منوەری، بەتەنیا، چاوڕەش، ئامێدی بەرزە، بووکی بادینان، هەستەوە جووتیار، دلێرەکانی وڵات، دڵبەر، ئەویندارم، خاڵخاڵۆکە، شەکرباری، ئەرێیاننا، ئامۆزا، دراوسێ، ئەمانەمان، ئاسۆ، ڕووناکی ماڵ و خوێنی دڵان. تەحسین تەهای هونەرمەند لەو سەردەمەی باری کوردستان سەخت بوو، چووە وڵاتی هۆڵەندا و چەند ساڵێک لەو وڵاتەدا بە ئاوارەی ژیە. تاکو لە 28 ئایاری 1995دا لە نەخۆشخانەیەکی وڵاتە بە نەخۆشی دڵ کۆچی دوایی کرد و دڵی بۆ هەمیشە ماڵاوی لە دهۆک، زاخۆ، ئامێدی و بەگشتی کوردستان کرد و تەرمەکەی لە 4 حوزەیرانی 1995 گەیشتەوە کوردستان و لە ئامێدی سپاردەی خاک کرا.